سودانی لەسەر موچەی هەرێم چی وت؟ سەرۆکوەزیرانی عێراق ترسی هەیە موچەی هەرێم سەری کورسیەکەی بخوات. محەممەد شیع سودانی سەرۆکوەزیرانی عێراق خۆی بۆ شەڕێکی یەکلاکەرەوە لەم هەڵبژاردنە ئامادە دەکات. نوری مالیکی سەرۆک گەورەکەی ماڵی شیعەکانیش گوێچەڵ بە سودانی دەکات و تەنگی پێ هەڵچنیوە. سودانی کە پێشتر بە پیاوی سێبەری مالکی ناودەبرا ئێستا دانویان بەیەکەوە ناکوڵێت. سەرۆکوەزیرانی عێراق زۆر بە هەستیاریەوە مامەڵە دەکات ئاگری شەڕەکەشی بۆ خۆی خۆش کردووە. هەرزوو لەگەڵ جوڵەکەی مالیکی بۆ گۆڕینی یاسای هەڵبژاردن سودانی وادەی هەڵبژاردننی دیاری کرد و کۆمیسیۆنیش دەست بە جێڕەکارەکانی دەست پێ کرد. بەڵام ئەوەی سودانی لی دەترسێت پرسی دۆسیەی هەرێم و بەتایبەت موچەی فەرمانبەرانی هەرێمە. لایەنە شیعەکان لە ناو ڕایگشتی و لایەنگرانی خۆیاندا لە سۆشیال میدیاکانی باشووری عێراقدا ئەوەیان بڵاو کردوتەوە کە سودانی بێ بەرامبەر موچەی هەرێم دەنێرێت و خەڵکو و لایەنگری شیعەکانیش توانج لە سودانی دەدەن و دەڵێن داهاتی عێراق دادەدۆشێت بۆ هەرێم و موچەیان بۆ ڕەوانە دەکات لە کاتێکدا هەرێم پابەندی ڕێکەوتنەکان نابێت لەگەڵ بەغدا. سودانی ترسی هەیە دۆسیەکە سەری کورسیەکەی بخوات و ناوێت ڕایگشتی شیعەکان بە ئاڕاستەی ئەمە بجوڵێنێت لە میانی سەردانەکەشیدا ناڕاستەوخۆ ئەوەی بە بەرپرسانی هەرێم وچووە کە جێبەجێکردنی ڕێکەوتنی بودجە و نەوت و موچە کار ئاسانی زیاتر دەکات بۆ ئەوەی دەستکراوە بێت لە ناردنی موچەی موچەخۆرانی هەرێم.